من ناوم سالار حەسەن عەبدوڵڵایە لە شاری کەلار لە ئەمازۆن پێڵاوێکم بۆ دەرچوو دوای لێکۆڵینەوەیەکی زۆر کە زانیمان نرخەکەی 50 وەرەقەیە. تایبەتمەندیەکانی ئەم پێڵاوە ئیسا هەیە لە شارەکانی تر لە وڵاتێکەیە ئەم مارکە بەم سعرە نییە، بەڵام تایبەتمەندی ئەم پێڵاوەوەیە ڕەنگەکەیەتی، دوویش عەدەدی دروستکراوەکەیەتی. ئەم پێڵاوە لە هەموو جیهانە 159 جووتی لێ دروستکراوە. ئەم پێڵاوی دەستی من شەشەم جووتیانە. سەبارەت بەو نرخەگرانی ئەوەیە کە ئەم پێڵاوە شازە. کوالیتێکی چۆنە؟ کوالیتەکەی ناوەکەیت، یعنی ناوەکەی ئەیفرۆشێنە. بۆ نمونە بڵێن بۆ کوالیتی هەنێ پێڵاو ترەیە کوالیتی وەکو ئەمە. گەنجان خۆستیان چۆنە لەسەر ئەم پێڵاوە گران بەهانە؟ وەڵای گەنجانی خۆمان ناتوانم بڵێم ئەم پارەی پێدەن. ئەم پارە لەبەرەوەی کەسێکی سەرمایەدار ئەتوانێ ئەم شتانە بسێنێ. تا ئێستا هاتوون چەندێک نرخیان پێداوی؟ وەڵای تا 5 گڵایان داوە. تا 500 دلار. باڵ. باشە. باسی ئەمازۆنەکانی دیکە بکەین، ئەمانەی کە ڕۆژانەی ئەیفرۆشن، خەڵکی چۆنە لەسەری؟ خەڵک ڕۆژ بە ڕۆژ باشترەوێ، خەڵک زیاتر حەزی بە بالە ئەبێ لەبەرەوەی کوالێت و شتی زۆر باشترە لە بازاڕێک. ئەمە چەندەم دانەیەکە دروستکراوە؟ ئەمە شەشەم جووتەوە دەست من. شەشەم جووتە. باشە کوالێتی ئەمە چییە هێندە نرخی گران بێت؟ کوالێتەکەی ئەوەیە بێژیتی ترێندە، تێگەی دەبرات ئەم ڕەنگە ترێندە، ینی لەو عەدەدەی دروست کراوە لەم ڕەنگە ناتوانن زیاتر دروستکە. وڵاتی ئەڵمانیا و فەڕەنسا دروستی کردووە، تێگەی هیچ وڵاتێکی تر ناتوانێت ئەم پێڵاوە دروستکە. تایبەتمەندیەکانی هەرەوەیە. ئێستا باسی ئەوە بکەین، لە کەلار تەنها ئەم جووتە هەیە؟ لە کەلارە تەنها بەس ئەم جووتەیە. لە ناوچەکانی دیکە هەرێمی کوردستان وەڵایی وەکو ئەوەی من بزانم نییە. هەیە ڕەنگەکانی ترەیە، سەبەنمە ڕەشی ئەسپێ ئەمانە هەیە، هەرزانتریشە بە 10 گڵا بە 5 گڵا. من خۆم کەوەکەیم بۆ دام بە 600 کەوەکەی هەر نەفس، تێگەی دەبرات. بەس ئەم ڕەنگەیانە ئاوەگران. باشە، خەڵک پێی نەوتویت کە ئەمە شانسێکە بۆتە دەرچووە کە ئەم وەڵای ئێمە شانس بێت و هەر شتێکێ بۆ جوانی دوکانەی خۆمان، بۆ سرنجڕاکێشاندنی خەڵکی ئەم شتەمان دامە. بۆ نمونە ئەگەر ئەو پارەی کە داینراوە لە سەریشی بیشی کا نایفرۆشینەوە، هەر بۆ خۆی بال ناو دوکانە.